جەندەر بە چ مانایەگێت؟ جەندەر بۆ خۆی ئەو مستەڵەحەیە کە زمانە ئینگلیزیە کوردیەکەی یعنی ڕەگەز و بە عەرەبیەکەشی جنسە. لەمە زیاتر هیچ تەفسیرێکی تر و هیچ مەسەن ئیجتیهادێکی تر هەڵناگرێ. هەموو ئەو تەفسیر و ئیجتیهادانی تر کە بەرامبەر بە وشەی جەندەرەکرێ من پێم وایە هەڵەیەکی یا مەبەستێکی لە پشتەوەیە کە بۆ بەلاڕێبردننی ئەو وشەیە یا ئەو ئەبێت چ مەبەستێک بێ ئەوە؟ مەبەستەکە ئەوەیە چکە بۆ خۆی جەندەر کە بەمانای ڕەگەزیێت بێ لە بەشە فسیۆلۆجیەکەی بەشە کۆمەڵایەتەکەی بریتیە لە یەکسانی هەردوو ڕەگەز. هەردوو ڕەگەز وەکو مرۆڤ سیر کرێت، چونکە بە حەقیقەت زانست تەکید لەوە ئەکا ئەڵێ هەموو ئینسانێک کە لە دایکە بێ وەکو مرۆڤێک لە دایکە بێ شتێک نێنایی ئەمە بێ کە پیاو ئەتوانێ ئەم توانایی هەیە، ژنیش ئەو توانایی هەیە، چکە شتەکان مکتەسەبن، یعنی وەرەگیرێ لە ڕێی پەروەردەوە. ئەمڕۆ دیارە ئەو لایەنانی کە لە ساڵحیان نییە یەن کۆمەڵێ شتی ترەخەنە پاڵ مەسەلەی ئەم وشەیە کە ئەمڕۆ لە ئارایە بۆ ئەوەی کە هەوڵ بن ئەو جیاکاریە نەمێنێ لە بینی هەردوو ڕەگەزی ژن و پیاوە. هەندێک شت ئەهێنە ئاراوانە بۆمانەوەی ئەو پێویستیانی کە خۆیان ئەیانوێ لە ژیانی ڕۆژانەیە بیکەن. لەبەرەوە من پێم وایە هێنانی یا هەر ئیجتیهادێک لەم ڕۆوانە بڵێ بە دڵنیاییەوانە لە شکۆی ئافرەت کەم ناکاتەوە. من پێم وانە بەڵام ئەوان ئەڵەن ئیجتیهاد نییە، پێناسەیە، پێناسەی فەرهەنگیە. مەسەن هاوڕەگەزخوازی بێتە پاڵ جەندەر ئیجتیهاد نییە؟ من پێم وایە ئیجتیهادە. لەبەرەوە بە هیچ شێوەیەک پێناسە نییە. لەبەرەوە سەیرەکەیت ئەم جۆرە ئیجتیهادانە کە ئەکرێ بەرامبەر بە مستەڵەحێک کە لە خزمەتی ئینسانیەتایە بۆ بەرەو پێشبردنی ژیانی نێو کۆمەلگایە، بە دڵنیایەوانە جۆرێک لە لەمپەر دروستەکە بۆ پێشکەوتنی ئەو کۆمەلگایە. لەبەرەوە ئەوەی کە مەبەستی ئەوەیە کە ئەو هاوسەنگیە نەبێ کۆمەڵێ ئیجتیهاد دەکا ئەی خاتە ئەم موناقەشە لەکوێوە هات؟ من بە بڕوای من و بە هەموو بڕوای منە و بڕوای زانستە، زانستیانە ئەگەر سەیری واقعەکە بکەی ئەوەیە. مەسەن بۆ مەبەستم قسەکەی تۆ نییە. بۆ نمونە چەندین ساڵەوە کوتم خەبات هەیە، خەڵکانێکەن باوەڕدارن بەم مەسەلەیە، کتێبیان نووسیوە، خەڵک هەیە شەهید بووە لە پێناویە. بۆ نمونە عەبدولخالق معروف ئادەمیزاد لە کۆمەڵی کوردەواریدا وانە؟ باشە. بۆ ڕاستە مەسەڵ ئەمە تازەیە یا هەر ناوە سەر هەڵەیاتەوە لەژێر ناوی ترا؟ بە بڕوای من ئەوەندەی ئێستا بە تایبەتی لە کۆمەلگای کوردەواریە زۆر جار شتێک لەم بابەتە فڕێ ئەرێتە ناو کۆمەلگاکەوانێ. بە کاتی تر لە تێکۆشانی ئافرەتانە کە دەورێکی زۆر کارێگەریان هەبووە لە مەرحەلەی ڕزگاری خوازی نیشتیمانیە، بەقەدەر ئێستا ئەو جۆرە شتانە فڕێنەراوتە ناو کۆمەلگا و مەشغوڵکردنی. هەر بۆ نمونە ئەو ڕووداوی کە لە دوای نێوپێرەیە کە لە سلێمانی ڕوویاوە و لەو بڕوایم کە لە هەندێک شوێنی تریشە هەندێک شتی لەو جۆرە ڕوویاوە، ئەمە بەشێکە لەو حاڵەتانی کە وا ئەکا کە کۆمەلگاکەت بەرەو دواوە بێنی، کۆمەلگاکەت بوەستێنی لە بە هەندێک شێوە ئاراستەی کەیت کە خۆی نەدۆزێتەوانێ.
کە کۆمەلگاکەی پرتکە بە چەند بەشێکەوانەیە هەرێکە بە ئاراستەیەەکە. من لێرانەوە حەزەکەم یەک شت ئاراستی ئەوانە بکەم کە ئیجتیهاد دەکەن بۆی کە هەندێ وشە تەفسیرکەن بۆچی مەسەن جەندەر کە هەوڵەیە بۆ یەکسانی مرۆڤەکان هەوڵەیە مافی ئینسانەکان وەک یەک بێ نایەت قسە لەسەر هەندێ پەیوەندی کۆمەڵایەتی خراپ بکە کە لە کۆمەلگای ئێمە ئێستا زۆر بە وازحی دیارە مەسەن لەوانە زەواجی متعەیە سیغەیە هەندێ لەو زەواجانە کە زۆرجار بە ئاشکرا ئەکرێت کە پاشینەکەی کارێکی زۆر خراپی لێکەوێتەوە وەزعێکی کۆمەڵایەتی خراپی لێکەوێتەوە بێمافی بەرامبەری لێکەوێتەوەوانێ لەسەر ئەم بەشە نایەن قسە بکەن بەزیان قسە لەسەر شتێکەکەن کە بنەمایەکی ینی بێ بنەمایە کارەکە لەبەرەوە من پێم وایە دەبێت بە هەموو شێوەیەک ڕێگا نەدرێت هەر کەسە هەڵسا شتەکان بشێوێنێ و کۆمەلگای پێ ئاراستە بکە بە شێوەیەکی خراپ.